درودرز بەڕێزان نزیکی مانگێکی ڕەشبگیریەکی کەوتووە ناوچەی بارزان پێویستم نزانی هەندێک بابەتی گرنگ سەبارەت بە زۆر شت کە لە مێژووی ئەم بارزاندا هەیە لەسەر قەزیەی گرتن کوشتن تەجاوز تاوان لەلایەن دەسەڵات حکوومەتی بنەماڵەی مەلا مستەفا لەسەر ئەم ناوچەیە بارزان کە پێویستە زانم زۆر کەس وەکو ئاگادار نین ئاگاداری بن و ئەو شتانە بزانن گەلی مەزلومی بارزان لە ژێر ئەشکەنجەدایە نابێت هیچ وڵات پارێز هیچ چالاکوانێک هیچ کەسێک چاوپوشی لەسەر ئەم هەموو تاوان و تەجاوزانە بکات کە لەوێ مێژوویەکی درێژی 100 ساڵانی هەیە ئەم قەزیە لە 100 ساڵی ڕابردوو تا ئەم دەقەیە هیچ بەشێک لەم هەرێمە بەقەدەر گەلی مەزلومی بارزان لە ژێر ئەشکەنجە گۆشار و تندوتیژی چاوسانەوە کە تووشی جینۆساید و کوشتن و کۆمەڵکوژی و هەژاری و چاوسانەوە بوونە کەس وەکو ئەوان تایبەت ئەمڕۆ کە ساڵڕۆژی وەفاتی باوکی کاک ئەیوبە شێخ بابوو بارزانی کە لە ساڵی 75 لە ڕۆژێک وەکو ئەمڕۆ 10 دسامبەر 10 مانگی 12 وەفات دەکات. شێخ بابوو بارزانی کەسایەتێکی ئاینیە و پاک ڕەوشت یەکێک لە پیاوە ڕۆحی و نەتەوەیی کە لە تەنەشت سەرکردەکانی ڕۆحی بارزان شێخ ئەحمەد و شێخ خورشید میراتی کەسایەتی ئەوان ڕەوشتیان لەلایەن بنەماڵەی مەلا مستەفاوە تاڵان کرا و بە بادرا بێگومان و کرا بە ڕووپوش و پەردەیەک بەسەر تاوانەکانی بنەماڵەکەیان بە حقیقەت ئەمە مێژوویەکی ڕاستەقینەیە بەم شێوە ڕوودا مستەفا بارزانی لە تەواوی تەمەنی خۆی خەریکی شکاندنی ئەو یەکگرتنە بووە کە لە بارزان بە ساڵانێکی درێژ لەسەر بنەمای ڕەوشت و یەکسانی خازی و نەتەوەیی لەسەر دەستی ئەو گەلە مەزلومە دروست ببوو هەر لە کوشتنی مەلا عەبدوڕەحمان لە ساڵی 1927 کە بە پشتەوە بە فیشەکی مەلا مستەفا ئەکوژرێت دەست پێ دەکات و تا کۆمەڵکوژی بنەماڵەی حەمەد ئاغای مێرگە سووری لە 75 دەخایێنێت بەردەوام دەبێت تا دەگاتە کۆمەڵکوژی بنەماڵەی سوارئاغا کە لە سوارئاغای شێروانی لە ساڵی 96 و دوای سویەکی ئاب کە هەمان پەروەردەی مەلا مستەفا درێژەی پێدرا تا گەیشتنی سەردەمی ئێمە ئێستا گرێدراو بە حتا شێروانی و بەردەوامە ئەم زۆڵمە و ئەم ئەشکەنجە و چاوسانەوە و بەردەوامی پێدرا تا ئێستاش لە کۆتایی ساڵی 69 دوای وەفاتی شێخ ئەحمەدی بارزان کە کۆسپێک بوو لە بەرسینگی مەلا مستەفا بوو گرتنی ئۆتۆریتەی معنەوی و ئۆتۆریتەی شۆڕەشگەری و فلان زۆر بەرامبەر خۆی بە کۆسپ دەدیت بتوانێت زۆر کەس بشکێنێ بەڵام دوای 69 کە وەفاتی دەکات تاوانەکانی مەلا مستەفا دژ بە گەلی بارزان چیتر گەیشتە ئاستی هەری بەرز لۆتکە تا کاتێک دوای دەستکەوتی بە بادراوەکانی با بڵێن ئەو کاتی دوای بەیانی 11 ئادار لە حەفتاکان ساڵی حەفتا مستەفا بارزانی بوو یەکەم جار وەکو بە پێی وتەی دکتۆر مەحموود عوسمان کە خۆی دەربڕین دەکات دەڵێ یەک جار تەنیا مەلا مستەفا بەشداری شەڕ بووە ئەویش کاتی بووە کە هێرشەکەتە سەر بارزان تەنیا ئەو کات بووە هەرگیز لە نای چەپەرێک نە هیچ شوێنێک بەشداری شەڕی پارتیزانی و جەنگاوەری نەبووە بە هیچ شێوەیەکەوە پێدانی زۆر کەسە لەو سەردەمە بە هەزاران گەلی بارزانی نەچار دەکات هاوپێچ لەگەل سەرکردە ڕۆحیەکانی بارزان کە ناکۆک بوون لەگەل سیاسەتە فاشلەکانی ئەو کاتی بەرەی کوردی ئەو کات بە سەرکردایەتی شەخسی مەلا مستەفا و لەگەلی ناکۆک بوون هەمویان بە زۆر لە بارزان دەردەکرێت بەرەو قوشتەپە و دەکۆچێنرێن و لە کۆتاییشدا لە قۆلاغی دوای هەشتاکان لە ئەنجامی هەڵایەکی مێژوویی سەدام حوسێندا هەمویان کۆمەڵکوژ دەکرێن کە ئەگەر ئەم هەڵەیە لەلایەن سەدامەوە ڕوو نەدابە کە دەڵێن 8,000 بارزانی زۆربەی کەسانی نێزیکی خودی ئەم قەزیەیە ئەڵێن نەخێر 5,000 تا سنووری 5,000 کەسە
دوایکردنە بە 8,000 بۆی کە بکەنە بە جنۆساید و هەوڵ بدەن بۆ خۆیان بەکاربێنن کە بڵێن ئێمە بە وەکوکردنە بە قوربانیەکانیش بوونە بە سەرمایەیەک بوو ناو و ئەوانەی خودی خۆیان بەکاری هێنان. لەوانەیە ئەگەر سەدام ئەمەی نەکرد بە 100% چارەنووسی هەرێم ئەمەی کە ئێستا هەیە نەبووە، چون ئەمانە هەموویان ناکۆک بوون لەگەڵ چاک ئەیان ناسی ئەم ماڵە چییە. ئێستاش ماوەیە کە ڕەشبگیریەکی زۆر بەرفراوان دیسان لە بارزان دەستی پێ کردووە، تەنانەت لە ماوەی هەفتەی ڕابردوو بە دەیان کەسی مەزلوم لە بارزان دەستەسەر کراون. ئەمە جیا لەمەی کە بە دەیان ساڵی ڕابردوو گەلی ئەم ناوچەیە بە زۆر لە حزب ڕێخستن کراون، هەندێکیان ڕازی بە وەرگرتنی مەدالیای بارزانی کراون، ناچار کراون چون شەرمە بۆ ئەوان ئەمانە مەدالیا پێ نەدرێ، ئەوانیش قبول ناکەن، ئەتراف پێ ناکەن، مەدالیان پێبەخشیون بە زۆر لە ناو ڕێزەکانی سوپای گولان و بارزان بە موچەیەکی کەم، یعنی لە ناو ئەم سوپانە ناونووس کراون، زۆر لە ژێر فشاردا بوون. من شاهدی بوومە، من بینەری بوومە، بە چاوی خۆم بینیمە، زۆر لە چارچێوەی بارزاندا زیندانی و حەپس کراون و بە زۆر کچ و ژنانی پاشماوی ئەمفال لە ماوەی ساڵانی 30 ساڵی ڕابردوو بە کەنیز و خزمەتکار کراون بەر دەرگای ماڵەکانیان یان بە دەوری بەرپرسە ناخۆشە جنسیەکان دامەزرێنراون، لە بەردەستیان بوون، حرەس بوون، حیمایە بوون، نازانم خزمەتکاری ماڵیان بوون کە لە ئەنجامدا ساڵانی ڕابردوو چەندین نمونەی تاوانی تەجاوز و کوشتن لەسەریان ئاشکرا بوو و کەوتە بەرچاوی ڕایگشتی. لە کۆتاییشدا لە مەراسمەکەی کرانەوەی ئەو مۆنومنتەی مستەفا بارزانی و نازانم بانگشتی ئەو ئاشتەوایی نیشتیمانی و فلان سەرانی ناڕازی ناوچەی بارزان و مریدانی شێخ ئەحمەد و شێخ بابۆ و شێخ خورشید بەشێکی زۆر کامان ئەمانە بەرەی ناکۆک لەگەڵ چەمکەکانی ئەم بنەماڵەی مەلا مستەفا بوون، جارێکی تر چون ڕوویان تێکرد بۆ ئاشتەوایی مەسەلەن لە کاتێک کە بە زیاتر لە 900 ساڵ هیچ کامیان ڕازی نەبوون بە پەیوەندی لەگەڵ ئەم بنەماڵەی ڕازی نەدەبوون. ئێستا کە دوای ئەم هەوڵە شکستنی خۆیان بە چاو ئەبینن، ئیتر دوای ئەمەش زۆربەی خەڵکی ناوچەی بارزان قانع نەبوون بەمەی کە لەگەڵ یان دانشن و پێک هاتن بکەن لەگەڵ مەسعود و پێک هاتنەکە ژیانی شتێکی شانۆیی بوو، بێچارەیی بوو، وەکو مەدالی وەرگرتن کە چۆن زۆربەیان ئەزانین ئەمانە چۆنن چ بنەماڵەیە کە گەر بڵێن ئێمە مەدالیمان ناوێ قبول ناکەین، یعنی مەترسی لەسەر ئەوە لەسەر خێزانەکەیەتی ماڵباتیە ئەمەیان ئەزانی مەجبورن مەدالیان وەرەگرت، مەجبورن دەچۆنە ناو پێشمەرگایەتی و فلان. ئێستا ناڕەزایەتیەکی بەرفراوان بەرامبەر بیر و فکری مەسرور بارزانی کە شێوەکانی و کارەکانی و ئەنجامە سیاسەتەکانی ئیتر جدیەتێکی زۆر لە ناو خەڵکی دەوەری بارزان ئیتر کە خەریکە سەرهەلدان تەقینەوەیەک دروست دەبێ، ئیتر وایان لێ هاتووە لە هەمووشت بەگومانن، لە حرەسەکان لە پاسەوانەکانی خۆیان لە هەموویان بەگومانن. ئەمە هەموو حەقیقەتەن ئەو شتانەی کە من باسم کرد هەموو مێژووە، هەموو ڕاستیە، دەقیقە بەم شێوەیە. و ئێستاژی ئەم ڕەشبگیریە بە شێوەیەکی بەتایبەت لە گەلی ڕەنجکێشاوی بارزان زۆر دەترسن و هێرش و ئەم ڕەشبگیریانە لەلایەن مەسرور و باوکی ئێستا گەیشتوتە لۆتکە. هەر بۆیە بیستم گرێدراو بە حتا شێروانی و زۆر شەهیدانی کە تا ئێستا لە ناو خودی بارزان شەهید کراون، کوژراون، ڕەشکوش کراون، ئێمە مێژوویان ئەزانین و ئێمە حەقیقەتی ئەوان ئەزانین، داتان و بەلگێن و هەرگز بزر نابن، ئەمانە هەن لە مەیدانن. ویستم ئەم پەیامە بگەینم بۆی کە لەسەر ئەم ڕەشبگیریانە ئەمە درێژەی حەقیقەتێکی مێژووە نابێتن بە هیچ شێوەیەک. ئێمە گەلی بارزان و لەگەڵ ئەمانە بە یەک بزانین، وجدان نییە، ئەخلاقی نەتەوەییژی نییە. ئێمە ئەبێتن بە فریایان کەوین، ئێمە ئەبێتن هاودەنگ بین و ئەو مەزلومیەتەی کە لە ناو بارزان ڕوو ئەداتن خنکێنراوە، کەس نازانێت چی بەسەری ئەم خەڵکە بێچارەیە دێتن، ئەوانەی کە زۆر بەیان قەتل عام کران، کۆمەڵ کوش کران، پاش ماوەکانیان تەجاوز کران لەژێر دەستی ئەم بنەماڵەیە، لە مەزلومیەت و برسیتی و نەخۆشی ترین دۆختە ژیانیان تێپەڕاندەوە. ئەوها نییە کە زۆربەی خەڵک باسەکەتن، ئێمە حەقیقەتەکان ئاگدارین و ئەزانین. بۆیە نابێت لەلایەن گەلی وڵات پارێز و چالاکوان و چاودێرانی سیاسی چاوپوشی لەسەر ئەم تاوانانە بکرێت.
هیوادارم ئەم پەیامە زۆرترین کەس ببینێتن، هیوادارم پەیامەکە بگاتن درود و ڕێز.